دووبارە سڵاتان لێبێ. بەڵێ کاکەزاد ئەو پرسیارم کرد کە زۆر جار هەردوو پارتە سەرچێکی هەرێمی کوردستان بۆ تۆمەتبار دەکرێن کە ئەوان بۆ خۆیان وا دەکەن وڵاتانی ئیقلیمی دەست وەربدەن هەرێمی کوردستانەوە. پێم وایە لە قازانجی هێزە سیاسیەکان نییە ئەوان دەست وەربدەن و پێشم وایە ئەو خوێندنەوەکی سەحافیانی زۆر سازیجە. من شتێ بە تۆ بڵێم دەوڵەتی ئێرانی بە درێژی 600 کیلۆمتر لەفاوە بۆ چەمی چۆمان حدودی لەگەڵ دەوڵەتی عێراقیە هەیە ولا عێراق شیعە لەسەر حکومە و دەوڵەتی ئێرانیش درێژکراوەی ئەو تیارە ئەو مەزەبە ئەو چیانەی کە بێتە چیانی شیعی بۆ هیلالی شیعی ئەمە یەک. دەوڵەتی تورکی لە کوردستانی تورکیا بۆ کوردستانی سووریا لە کوردستانی تورکیا بۆ کوردستانی عێراقی زێی منتیقی بادنیان حدودی هەیە. کورد لە کوردستانی عێراقا عمقی نەتەوەیی ئەگەڕێتەوە و عمقی جوگرافی ئەگەڕێتەوە بۆ کوردستانی تورکیا بۆ کوردستانی ئێران. پێ دوایە گۆڕانکاری لە عێراق لە سووریا بێت تورکیا و ئێران بێ دەروەز بوەسن مداخلە نەکەن ئەواقیب دروست نەکەن بە قازانجی خوانیش دەکەن ئەمە کۆمیدیە لە سیاسەتە. دەوڵەتی سووریا دەوڵەتی سەردەمی بیلادی شامە واتە سەردەمی محەممەد درودی خوای لەسەر بێ سووریا ڕاستە بە سووریا مۆدرنەکەی بڕۆنەبووە ئەو منتیقە هەیە. تورکیا وڵاتێکە لە ناتۆ عزووە تورکیا مداخلە بە گۆڕانکاریەکانی سووریاکە ئێران مداخلە بە گۆڕانکاریەکانی سووریا ئاکات. بۆ دەوڵەتەکەی سووریا ئێران و تورکیا مداخلەکەن کە چیانی سربەخۆیە کە عەلەمی لە ئومەمی تاحیدە پارێزراوە کە کورسەکەی پارێزراوە کە سوورەکەی دیاریکراوە مەحفوظە ئەتەوێ مەسەلەن گۆڕانکاری لە کوردستانی عێراق بێ ئێران دەسەوسان بێ و تورکیا دەسەوسان بێ کاکە سیاسەت زۆر ڕەهەند و زۆر قوڵایی و زۆر دووراییتری هەیە. من پێم وایە بەڵێ ئێران مداخلە لە عێراقەکان لە فاوە بۆ خانەقین لەفاوە بۆ زاخۆ و تورکیاش بۆی بکرێت و کردوچەتی لەفاوە بۆ کوردستانێکا و دەوڵەتی ئەمریکیش و سیاسەتی ڕۆژ ئاواش لە گۆڕانکاریەکانی عێراق و لە سیناریۆکانی ئایندەی سووریا هەرگیز بێدەر نابێ و بێ مداخلە نابێت. لێکدانەوەیەک هەیە بۆ کۆبوونەوەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و نیشتەی نیشتیمانی کوردستان. پێشتر بەرپرسی لقی چواری پارتی دموکراتی کوردستان ڕایگەیان کە پاش سەردانی نەوشەوار مستەفا بۆ ئێران پەیوەندیەکانیان لەگەڵ گۆڕاندا بە جۆرێک لە جۆرەکان ڕوو لە خراپی کردووە و دەوترێت لێک نزیکبوونەوەی گۆڕان و یەکێتی بە پشتیوانی ئێرانە بۆ ئەوەی بەرەی تورکیا لە هەرێمی کوردستان لاواز بکەن کە وەک باز دەکرێت وەک دەوترێ پارتی دیموکراتی کوردستان نزیکە لە تورکیاوە ئەکرێەوە ئەگەرێ بێ. بەڵێ کاکەتا کۆمنتیەوە چییە؟ وەڵام من بعد جوابەکان تەواو کەمیە بەسەر وەڵامی بەڵێ گەرچڕ بکەیتەوە چونکە کاتمان زۆر کەماوە. بڵێ باش. کاک محەممەد لە درێژەی قسەکانیە باسی ئەوەی کرد ئەڵێ تەسریحی دژبەیە کە درێ و گوایە ڕاگەیاندنی ئەوروپی و ملاحەزەیان لەسەر ئەو تەسریحە دژبەیەکانە هەیە. کاک دکتۆر بۆ خۆی خریژی زانستە سیاسیەکانە تەسریحی دژبەیەک لە هەر هەرێمێکە مانای زیندێتی عملی سیاسی لەوێ تعريفك أمام ديالكتيكا أمام أمر واقع زايدا باري سياسة كردستان باري سياسي كردستان أخات ببورة بعمل سكان بواكم جنابي شد براستي راي دجبياق يعني راي متضاد بخوي عملية سياسي بيش أخاو زايدا باري ديناميكية بس سيستمي سياسي لو ولاتا أما حقتك الناكري مثلا بما ترسي وبا عيبو شو رأي لسر عملية سياسي لكردستان حسابي بكين كاق محمد باسی ئەوە کات کە گوایە دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان باشە با کاک محەموود پێمان بڵێ زەمان چییە کاتێک دەستور ئەگەڕێتەوە ناو پەرلەمان فراکسیۆنەکەی ئەو خەرقی ئیرادەی خەڵکداکەن بە تەپڵیان لە ناو پەرلەمانە زەمان چییە فراکسیۆنەکەی ئەو ئەندامی فراکسیۆنەکەی ئەو بەشەڕەبوتڵ خەرقی ئادابی گشتی ناکات دکتۆر زەمان چییە بۆەوەی لە پەرلەمان دەستور هەندێکی نیشتیمانی هەیە وەگوتم پەیوەندی بە حیاتی خەڵکەوە هەیە دکتۆر تەنها وەڵامیەوەمان بەرەوە زەمان چییە بۆەوەی ئێوەش لە پەرلەمان وەکو کاگاتاڵێ بە چەپڵ لێدان بۆ ساڵێکی وەش دوای نەخەن هەر کاتێک پارتیەکێتی بڕیاری مەکتتەبی سیاسیان نهێنا ناو پەرلەمانە و کاتە زمانە بێ کە گۆڕانیش تەپڵێنەیە هەر کاتێک ئیرادی سیاسی مەکتتەب سیاسی حیزبەکان ڕزاڵ نەکرا بەسە پەرلەمان هەر کاتێک ئەو شکۆی کە پەرلەمان کە عتا باسێکە شکۆی پەرلەمان کێشکاندوێتی و کێ پەرلەمانی بێڕێز کردووە ئەمڕۆ پەرلەمان بووە بەو مۆری ڕەبەستام کەەوەی پێوترێت کە تەنها ختمی بڕیارەکانی مەکتتەبی سیاسی پارتیەکە هەر کاتێک ئەو زمانە کرا زمانی ئەوەژە کرێت کە گۆڕان تەپڵێنەیە کاتێک زمانە کرێت کە کوردستان بڕیار درراوە سیستمی پەرلەمانی بێ ئەبێ پارتیەکێتی پابەست بن بۆ وعدەوە ئەبێ پەیوەست بن بە وعدەوە پاشان کە عتاڵێ بۆیە ناخرێتە ڕیفراندۆمە لەبەر بڕاعاتی ئۆپۆزیسیۆن نەخێ لەبەر ڕاعاتی ئۆپۆزیسیۆن نییە لەبەرەوە زان لە ڕیفراندۆما دەرناچێ ئەو دەستورەکە کارزان و دڵنیان کە خەڵکی کوردستان ئەوەی قبول نییە و شتێکە سەپێنراوە بەسەر خەڵکە گومانتان هەیە لەوەی دەستور بەڵێ گومانتان هەیە لەوەی دەستور دەربچێتەوە جارێک کە بەو شێوەی ئێستا لە پەرلەماندا نا بەعکسەوە دەستور وەگوتم پەرلەمان
پرۆژەی ڕژنووسی دەستورەکە 36 ئەندامی پەرلەمان نووسیانێتەوە زیاتر لە هەزاران کەسی ئەندام پەرلەمانی بریتانی داوایان کرد بدەن 6 ئەندام پەرلەمانی کوردستان گەڕاندیانەوە بێتەوە کوردستان. بگورە من جەنابتم مقاطعە نەکرد با تەواوی کەم جۆت لێ ئەگرم. زائدن زیاتر لە هەزاران کەسی ڕۆشنبیر و خەڵکی یاساناس و خەڵکی پسپۆر لە بواری نووسینەوەی دەستورە ئیطلاعیان لەسەر ئەم دەستورە هەبووە خراوەتە دەنگدانی پەرلەمانەوە زیاتر لە دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان دەنگیان لەسەر ئەم دەستورە داوە. ئێستا دەستور لەسەر داوای مەکتەبی سیاسی حیزبێکا لەسەر ئیجتیهادی قیادەیەکی سیاسی بگەڕێتەوە بە ناو پەرلەمان جۆرێکە لە شکاندنی شکۆی ئەو پەرلەمانە پارتی لە خەمی پاراستنی شکۆی پەرلەمانە لە خەمی پاراستنی هەیبەت و بەهیبەت و میزداقەتی بڕیاری دکتۆر محەممەد پارتی لە خەمی پاراستنی شکۆی پەرلەماندا بەڵامان باتەوە دێمۆلات ئەگەر لە خەمی شکۆی پەرلەمانە ئەبێ سیستمی پەرلەمانی بێ ئەمڕۆ سەرۆکی هەرێم ئەتوانێت بە بڕیارێک پەرلەمانی کوردستان هەڵۆشێنێتەوە ئەمڕۆ سەرۆکی هەرێم ئەتوانێت جەنگ ڕاگەیەنێ ئەمڕۆ سەرۆکی هەرێم سەرۆکی فەرماندەی هێزی پێشمەرگێ لە کوردستانە ئایا ئەمە پارێزگاریکردنە شکۆی پەرلەمان کاتێک شکۆی پەرلەمان ڕاگیرێ کە سیستم پەرلەمانی بێ کاتێک شکۆی پەرلەمان ڕاگیرێ کە پەرلەمان ئەندام پەرلەمان سەربەخۆ بێ لە ڕێئیدانە کاتێک شکۆی پەرلەمان ئەپارێزرێ کە پەرلەمان و سەرۆکەکەی 2 ساڵی ڕێک کە قسە لەسەرەوە کرێ ئەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هی میسرە باشە میسر حسنی مبارەکی بۆ دەردەگەیان کاتێک شکۆی پەرلەمان ڕاگیرێ کە ئەم دەستوری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە بگۆڕێ بۆ ناگۆڕێ خراپترین پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە دنیا هەبێ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کاعتا بەمە شکۆی پەرلەمان ڕاگیرێ شکۆی پەرلەمان بەشتی تەسەنوعی بە زمانی ئینشا و بە قسەی بریقەدار ڕناگیرێ پەرلەمان لەوەتی هەیە لە 92 هەیە هەمووی 2 ساڵە قسەکە لە 92 هەیە تا ئێستا ئەو تەپڵیانی کە جەنابە گاڵتەی پێەکەی ئەو تەپڵانە پەرلەمانی کوردستان زانیمان کە پەرلەمان هەیە لە 92 کام ئەندام پەرلەمانی کوردستان هەیە بە دوای قەزەیەکە چوو بێ جگەلەوەی کە مەکتەب سیاسی پێوتێ بە دوای بچە بە دوایەوە مەڕۆ بەڵێ بۆی کاتێکی باشترت بەمێ باشتر بتوانانی وەڵامەکانت بیتەوە کاک ئازادی مەلای جەنابەت قسەتان لەسەر پەرلەمان چێ و گەڕانەوەی دەستوری هەرێمی کوردستان بۆ پەرلەمان ئەو سیستمی ئێستا کە حکومڕانی هەرێمی کوردستانی پێوە بەڕێ و دەچێت قسەیەکتان هەیە من پێم وایە و کۆمنتێکی بەسیە سەر قسەی کاک محەممەد هیچ پەرلەمانێک لە سۆماڵە بۆ سوید نییە نوێنەری حزبی سیاسی نەبێ لە سۆماڵە بۆ سوید لە دواگەوتی وڵاتی ئەفریقی بۆ پێشکەوتنی وڵاتی ئێسکەندنافی پەرلەمان نوێنەری حیزبە لەوێ و تەمسیلی حیزبەکە و منهجی حیزب بیرکردنەوەی حیزب بەنامەی حیزب باتەوێ زۆر ئاساییە ئێستا سبەینێ ئێستا سێزی دوو هێزی ئیسلامی لە ناو ئۆپۆزیسیۆنان ئەم دوو هێزی ئیسلامیە و پیان باشە و حەزەکەن دەستورێکی ئیسلامی بەحەت بێ ئەمە نەعیبە نەنجیە ئەکرێ هێزێکی ڕادیکال هێزێکی لیبرال ئیلمانی عەکسی ئەوان بێ بۆ میشیان نەنجی نییە چی ئەمە ساغەکاتەوە کۆدەنجی و ئەکسەرەتی دەنگ و کەمینە و زۆرینە ئەمە بۆ بەعرف بەڵام بۆ معنایە نا مادەم من زۆرینەم ئیتر کەمینە بخۆم بۆ معنایش نا کەمینە مادەم کەمینەیەتر گوێی لە ڕانەگیرێ و هیچ بەرنامەیەکی جێبەجێ نەکرێ ئەبێ ئەو هاوسە جێبگیرێ من پێم وایە پەرلەمانی کوردستانە و پەرلەمانێکە ئەکرێ ئەو شایەتیە بین بەرە پەرلەمان 2 ساڵ ئەکتیڤترە لە ساڵان 2 ساڵە جدیترە ئۆپۆزیسیۆنە ئینکاری لەمە ناکرێ کە ئۆپۆزیسیۆنەیە و ئەکتیڤتر بووە جدیتر بووە و ئەمە چەند بۆ ئۆپۆزیسیۆن با بڵین خاڵکی ئیجابە نووسێ ئەبێ بۆ حسابە بکەین ئەمە بۆ کۆی کەشی سیاسی بۆ کۆی کەشی دیموکراسی بۆ کۆی کەشی ئازادی لە کوردستانە کێکی جوباری حکومڕان هینتر ئەبێت گەورەیە بێ شکۆیەکە یعنی شکۆیەکە ئیبداعەکە ئۆپۆزیسیۆن داهێناوە کە خەڵق قسە بکە ئیبداعێکی جوانە ئەو کەسی کە بەگوێم ئیبداعەکات و هەماهانگە بێ لەگەڵیاوە جۆ لە ڕەخنەکانی ئەگرێ و پیادەی هەنگاوە دروستەکانی ئەوکە کەشێکی سیاسی خوڵکێنەوە دەسەڵاتەوە فەرمانڕەوایەکی دوو پارتیە من پێم وایە لە دەستور بەڵێ نەک دەستور حتا پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بەتایبەت دەستوری هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ناو پەرلەمان و لە پەرلەمانە هێزی سیاسی هەیە هێزی سیاسی چەپەیە ڕادیکال هەیە لیبرال هەیە سۆشیال دیموکرات هەیە نەتەوەی ئیسلامی هەیە ئەمە دیارە تەحالفاتی تیا دروستە بێ ئەمە دیارە دەنگانی تیا دروستە لەسەر منهەجێک کە هەموو تاچی پەرلەمانە کە لێ بڕای پێێتی و ئیمانی پێێتی و بە کۆدەنجی دەستورێک تەسبیح دەبێ ئەم دەستورە وەکو کاک عەتای شارەبیا بریتە لە عەقدێکی ئیجتیماعی عەقدێکی کۆمەڵایەتی لە نێوان تاکەکانی ئەم گەلە و دەسەڵاتدارە ئەم عەقدە بۆ ساڵێک نییە بۆ 2 ساڵ نییە بۆ منی قەڵەو بۆ تۆی زەعیف بۆ منی باڵابەرز و تۆی باڵەکورد نییە بۆ هەموو تاکەکانی گەلی کوردە ئەبێ ڕەهەندی نیشتیمانی هەبێ و بە توافقی ئەکسەرەتی لەسەر بێ و ئەبێ قوڵتر لە ئێسا جوانتر لە ئێسا با بڵین ڕەهەندێکی گەورەتر لە ئێسا بیرکردن لێ بکەین و بڕای لەسەر بەڵێ دکتۆر محەممەد کاک ئازاد دەڵێ لە سۆماڵەوە بۆ سوید
ئەتیادی ئەو کەسانی لە پەرلەمانان نوێنەرایەتی حیزبەکانیان دەکەن بۆچی لە هەرێمی کوردستان ئاسایی نییە بە کورتی بۆەوەی کاگاتاش بەڵێ ئاسایی بوونەکەیەوەی کاکارزان پێویستە ئەم تۆزەحە بدرێت لە مۆنتسکیۆ لە قەرنی هەژدەوە ئەم سێ دەسەڵاتی بۆچی جاکرێتەوە تەشریعی و تەنفیزی و قەزایی بۆ ئەم دەسەڵاتە لە دەستی گروپێکە تاگە کاکۆ نەبێتەوە دیکتاتورە دروست بێ ئەمڕۆ پەرلەمان نەیتوانیەوە دەسەڵاتی جێ بکاتە لە دەسەڵاتی تەنفیزی ئەو پەرلەمان نەیتوانێت سەربەخۆ بێت لە دەسەڵاتی تاکەکان و گروپەکان بەڵێ پەرلەمان بریتە لە ئیرادی سیاسی میلەت ئیرادی سیاسی حیزبەکان بەڵام ئەو ئیرادە سیاسی تەواو کە چوتە پەرلەمانەوە لە ئەندام پەرلەمانی و ئەندام پەرلەمانی خەڵکی و پێویستە بۆ خۆت کارکوی و پێویستە ئەو دەسەڵاتە لەلایەن دەسەڵاتێکی تری دەرەوەی پەرلەمانەوە تەوجیه نەکرێ یعنی کاگازات من نمونەی سۆماڵم بۆێنێتەوە ببوورە ئەو مەبەستیەوە بەڵام ئەگەر ئێمە نمونەی پێشکەوتوترمان هەیە کە لە ڕاستیاسە بۆ من پەرلەمانی بەریتانی هەیە لە چەندین جارە نەک لە قازیە لە شەڕی عێراقا حیزبەکەی تۆنی بلێر حیزبی عمال پەنای بردە بەر دەنگی حیزب محافظین بۆی دەنگی پێ بەشداری شەڕی عێراقا لەگەڵ ئەمریکا لە 2003 يعني لە پەرلەمانە کە يعني پەنابردنە دەنگی حیزبەکەی تر و تحالفکردن وەکو ئەندا پەرلەمان و سەر بەخۆ کارکە ئەمە کولتورێکی پێشکەوتە لە کوردستانە نییە ئەمڕۆ لە کوردستانە ئەوەندا پەرلەمانانەی لە پەرلەمانان هیچ کێشەیەک نییە سەر بەچ حیزبێک و چ تیارێکی و چ تەوەجۆهێکی سیاسین کێشەکە ئەوەیە لەناو پەرلەمانە بتوانن کە قاچ پیان خستە ئەو دیوان پەرلەمان و ئەندام پەرلەمان بن لە ئەندامی حیزب تێپەڕن ولەوە تێپەڕێ چاوەڕێ تەلەفۆنێکی مەکتەب سیاسی بکەن لەوە تێپەڕێ چاوەڕێ تەلەفۆنێکی ئەندام مەکتەب سیاسی بکەن یاخود مەکتەبێکی ئەو حیزب ینی دیالۆگی جوان لە بیرمانە بوو نەچینە زبری من دوو برادر لە ئەندامانی پەرلەمانی گۆڕان لەگەڵ تەوەجوه و سیاسەتی گۆڕانە نەبوون هەر دەرکران توجه بابرين توجه نبوه مخالف دركران كاكا محمد خود ازاني مثلا برلمان بريتيل نيوني كيانات سياسيه توبياجي راديكال وليبرال وازادي خوازي من بياجي كونفرزاتيف مثلا سلفيم هاد من بدنغان شنو تاوي من حزك ميتودي خم منجي خم جبه توش حزك جبه اما يجدن جيتيانيه توبي دوابه بتليفوني مكتب سياسي نخ مساله تليفوني مكتب سياسي برلماني ايوا وبرلماني ايما وبرلماني بارتي وبرلماني جروب كان تلك اوبوزيسيون اسلاميين سرجي فراكسيون يعني وكوبنوكن واجندي تايبتيان بو ام كيسيه بو يشان عيبينيه بل برلمان كان بجي عيبه بو مونتسكو كسيد صلاتك جا كردوتو يسال كورسان جايه بالتاكيد برلمان بالاحتلاف بيا كان برلمان دو صار اكتيف ترى دو صار اشكال دو صار قصه زياده ركع اوش لبريوج هي اوبوزيسيون ما امكاننا كده بلا ما حقته ما لابد كبرلمان يونيري اداء تمثيلك ونيوني حزب سياسي وديار حزب سياسي بريز بنوعي بيلك تو مش بنوعي بيلك وش من نجينيه كامل زياده زود بقازنجو بازادي وبديمقراطي وبك بواجه عندي ام قلبه كناري ارامي بقينا ديار وسبين جروبات بلا كاغاتا سرنجه كانت بله من لەوە دەست پێ یەکەم کاک محەممەد فەرمووی تۆ گاڵتت بە مەسەلەن ناو پەرلەمانی بەڵێ باشە کاکە من گاڵتەم بە پەرلەمان نەکردووە و ئەو یعنی خریژی زانستە سیاسیەکانە من ڕام هەبووە لەسەر ئادای هەندێک ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکەی ئەم حاڵەتە گاڵتە نییە یعنی گاڵتە جیایە لەگەڵ ئەوەی مەسەلەن تۆ ڕاد لەسەر ئادای مەسەلەن کەسێک هەبێت کە لە منبەری پەرلەمان کە شەرعیترین جومگەی دەسەڵاتی ئەم هەرێمەیە ئادای چۆنە ئەم حاڵەتە تەندروستی و تەبیعیە کاک محەممەد زۆر باسی ئەوەی کرد کە سیستەمی پەرلەمانی بێ بەڕای من تەجربەی کوردستان سیستەمی پەرلەمانی تێپەڕان کاتی حکمی پەنجای بینی پارتی و یەکێتی سیستەمی کوردستان سیستەمی پەرلەمانی بوو تووشی کاریسەیەکی گەورەی کردین تووشی شەڕی ناوخۆی کردین تەجربەی سیستەمی پەرلەمانی لە کوردستانە ئەتوانین بڵین لە ساڵانی پێشوات دەستمان کەوت کە نەجاحەتی نێنە زائیدەن ئێمە لە مەرحەلەی ئینتیقالیین ولا مرحلة داواکردنی مافی نەتەوەیی و تحقیق و تەسبیتی مافی نەتەوەیی يعني ئێستا ئێمە پێویستمان بە مەرجعیەتە کە بڕیاری سیاسی بات بۆیە سیستەمی سەرۆکایەتی لێرەوە سیستەمێکی شەرعیە بۆ ئەم وڵاتە زائیدەن با من نمونەی سیستەم پەرلەمانەکان عێراق ئەمڕۆ سیستەمێکی پەرلەمانیە ئایا سیستەمی سیاسی لە عێراقا لە ئاستی مەطالبی خەڵکی عێراقایە بە تەشید نا ئایا کاریسەی بەشەری و کاریسەی ئەمنی و کاریسەی ئیقتصادی و کاریسەی هەتا ئەخلاقیشی بەسەر تاکی عێراقیان نێناوە لەبەرەوە سیستەمی پەرلەمانی لە بەردەستمانەیە تەجروبەی کوردستان و تەجروبەی عێراق فەشەلە بەڵام من پێشتر باسم کە عملی سیاسی لە کوردستانە بە حکمی سیستەمە سەرۆکایەتیەکەی زۆر چۆتە پێشەوە لەبەرەوەی ئێمە قۆناغەکەمان وایە پێویستمان بە مەرجع لەسەر بڕیاردان کاک محەممەد باسی لەوە کرد کە سەرۆکی هەرێم بۆی هەیە پەرلەمان بێ سعدەم کە بۆی هەیە پەرلەمان هەڵوەشێنێتەوە وەکو ئۆپۆزیسیۆن دەڵێ وەکو کاک دکتۆریش باسی کرد ئەوان دەیانوێت پەرلەمان مەرجع بێت باشە
با قسەکانی ئەو تەواوکەم چکە زۆر ملاحەزەم هەبوو بەکورتی سپاس کاتمان محەممەد باسی ئەوە کە سەرۆی شێرێن بۆی هەیە پەرلەمان هەڵبۆشێنێتەوە بەڵام ئاماژە بەوە ناکە ئەڵێ کاتێ پەرلەمان 3 مانگ تەخیر بوو لە کۆبوونەوەی خۆی باشە تۆ کاتە بەدیلت چییە خۆ ئەبێ کەسێکە بێ ئەم پەرلەمانەی کە 3 مانگ تعتیلە بێ لە کۆبوونەوەکانی خۆی بەدیلێکی بۆ بدۆزێتەوە لەم حاڵەتە حەقی یاسایی سەرۆکی هەرێمە کە پەرلەمان هەڵبۆشێنێتەوە زۆر باشە زایدەن ئەڵێ کاتێک کە پەرلەمانی کوردستان 56 ئەندامەکانی کە نیوە زائیدەن یەکە حضوری نەبوو بۆی هەیە باشە ئەگەر نیوە زائیدەن یەک حضوری نەبێ لە کۆبوونەوەکانی پەرلەمانە ئەبێ 2 ساڵ 3 ساڵی کە بۆستین هەتا خوری تازەی پەرلەمان و نوێنەرایەتی تازە هەڵە بژێرێتەوە بە تەئکید دەبێ هەڵبۆشێنێت وەڵامی ئەو پرسیارەی کە وەڵامی دواتر کات دێمێ وەڵامی وەش بیتەوە دواتر کات دێمێ وەڵامی ئەوە بیتەوە بەڵام ئێستا پرسیارەکەی من ئەوەیە ئۆپۆزیسیۆن داوا دەکات پەرلەمان مەرجع بێت من جوابی ئەوە دێمەوە بە تاکید منیش ئەڵێم با پەرلەمان مەرجع بێ من باز لەواکەم ئەڵێم پەرلەمان شەرعیترین جومگەی دەسەڵاتی ئەمەریەمەیە بەڵام تۆ باسی لەوە کرد کە لە ڕابردووە ئەم سیستەمە ئەبێ شکۆی پەرلەمان بپارێزرێ زایدەن کاک محەممەد زۆر تەکیدی لەسەر تەرکیزی لەسەر ئەوە کردەوە کە سەروەری یاسا و شکۆی یاسا ئەزانی بەڕای من شکاندنی شکۆی یاسا لەم هەرێمە چییە کاتێک ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کە سەرۆکی بزوتنەوەیکی جەماوەری خەڵکی ناڕازی ئەم هەرێمەیە بەبێ پاراستنی شکۆی پەرلەمان و حکوومەت ئەچێ لەگەڵ حکوومەتێکی ئیقلیمی دانیشێ ئەبێ باسی چی بێ ئەمە شکاندنی شکۆی یاسایە لە وڵاتە لەبەرەوە کاک محەممەد ئەو ئەبێ عادە نەزەر لەوە بکە من باسی ئەوم کرد کە ئۆپۆزیسیۆن داوا دەکات پەرلەمان مەرجعی سەرەکی بێت من جوابم بەڵام تۆ وا باست کردوتە پێشتر ئەم سیستەمە شکستی هێناوە بۆ تەجروبەمان هەبوو تەجروبەیەکی خراپمان هەبوو لەگەڵ واتە ناتانەوەی ئێستا پەرلەمان مەرجعی سەرەکی بێت باشە ئەو شانانی کە سیستەمی سەرۆکایەتی پەیڕەوە کاکە یە قوتبی خۆی لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسی و لە هەموو ڕێکەوە ڕاگەیاندووە استقراری بۆ خۆی دروست کردووە لەبەرەوەی سیستەمی سەرۆکایەتی لەسەر ئاستی جیهان سەیری بکەیت نەجاحەتی هێناوە و زایدەن ئێمە لە کورسانەوە گوتم لەم مەرحەلەیە کە مەرحەلەی تەسبیتکردنی مافەکان و داواکاریەکانمانە پێویستمان بە مەرجعیەتی سیاسیە بۆ بڕیاردان لەسەر ئەمە زایدەن سەرۆکایەتی هەرێم لە سا حتای دەنگی خەڵکی ئەم هەرێمە هێناوە بۆیە باڵاترین جومگەی دەسەڵات محەممەد پێشتر ئێمە تەجروبەی سیستمی پەرلەمانیمان هەبوو بەڵام من تەجروبەیە شکستی هێناوە وەکو کاگەتا باسی کرد سیستمی سەرۆکایەتی لە هەموو دنیادا بە جۆرێک لە جۆرەکان سەرکەوتنی بەدەستێناوە بۆچی لە هەرێمی کوردستانیشدا ئەم سیستمە پەیڕەو نەکرێت وڵای کەعتا دعایەکی زۆر گەورەکە بۆ پەرلەمان کاڵە سیستمی پەرلەمانی شکستیە ناوە گەروایە دەیان پەرلەمانی لە کوردستانە بە سیستمی پەرلەمانی شکستیە نابێ اعتراف بەوە ناکە تەجروبەی پێشتر بەڵێ تەجروبەی پێشتر ئەوە پارتیوێکی بۆ ئەعلانی شەڕیان کرد نەگەوەی پەرلەمان شکستیە نابێ ئەوە ئێوە بوون پەرلەمانتان ئیفلیج کرد ئەوە بن شەڕتان ڕاگەیان نەک پەرلەمانی فلیج بکرێ جا گەروا بێ لە هەموو وڵاتێکا شەڕی ناوخۆ دروست بوو سیستمی پەرلەمانی هەڵوەشێت و سیستمی سەرۆکایەتی بێتە کایەوە ئەمە کارەساتە پاشان کاک بەڕاستیەکەی لە کوردستانە ئێمە بحكم هر او ناوچەی کە تیاژین سیستمی سەرۆکایەتی لەو ناوچەیە کە ئێمە تیاژین هەمووی فەشەلیە ناوە تۆ باسی ئەمریکان بۆ ئەوکەی ئادی ئامۆزا و پورزا و کوڕی مام و کوڕی ئۆباما لەکوێن لە چ پۆستێکی سەرۆکایەتی هەرێمان سەرۆکایەتی باشە کاکە من جواب ئەو کاتەی سەرۆکی ئەمریکا بوو جۆرج بۆشی کوڕ بەرپرسی مقاطعی فلۆریدا بوو کە گەورەترین مقاطعی زراعیە فلیپ بۆش لە تەکساس بوو گەورەترین مقاطعی نەوتی ئەمریکایە ئەم حاڵەتە حاڵەتێکی تەندروستە کاکە کوڕ و کوڕەزا و پورزا و ئەمانە شخصیەتی معنەوین خەڵکی ناو تاریخن خەڵکی ناو بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانین لەبەرەوە حەقی خۆیانە لە پۆست و مەناسی بابن حزبی مۆدێراتی سویدی کارل بێردی لە 2 دەورەی انتخابی خۆیان کرد بە نوێنەری ئومەمی متحیدە لە بەڵقان لە دەورەیەکا وەزیری خارجی بوو ئەو کاتەی باوکی ڕێز وزەرا بوو ئەم حاڵەتە تەندروست و طبیعیە پاکستان بۆ تۆ حکمی پاکستانی کرد دوای ئەو بەنازیر بۆ تۆ هاو ئێستا کە زرداری هاتووە ئەو شخصێتە معنەوی بەنازیر بۆ تۆیە کە خەڵکی پاکستان دەنگ بە زرداریا و ئەیکا بە سەرۆکی وڵات پاکستان وڵاتێکی زۆر سەقامگیر و خۆشگوزەرانە بالفعل سەقامگیرە بۆ سەقامگیر نییە ئەم حاڵەتانەیانی بەڕای من حاڵەتێکی طبیعی و حاڵەتێکی نۆرماڵە ئەمە مەسەلەن خۆڵکردنە چاوی خەڵکە ناشرینکردنی ئەزمموی کوردستانە و هیچی تر کە
بەڕای من ینی کاک محەممەد لە جێگەی ئەوەی ئەم تەفسیر و تەرویجە بۆ عملی سیاسیەکە لە کوردستانە باشتر وایە قسە لەسەر ئەوە بکە پاچێجەکانی خەڵک چی لێ هات لە کۆبوونەوەکەی دوێنە ئەو پاچێجانەی کە عرضکران پاچێجی سیاسین پاچێجی مەطلبی شارع نین کە بزوتنەوەی گۆڕان خۆی بەوە تعریفاکردی حرەکەی اعتراضی خەڵکەکە ئێستا بەڕای من بزوتنەوەی گۆڕانەکەوێتە بەردەم مەسئولیەتی داوای خەڵکەوە ئەڵێ پاچێجەکانی منت چی لێ کرد خستە سەر مێزی گفتوگۆ ئایا کردت بەوەی کە ئەبێ پەرلەمان مسادقە لەسەر ئەو شەش پاچێجە بکە کە لە ساڵێکە بەنیو دەقە دوایین قسەت کاتمان نەما بەنیو دەقە دوایین قسەت لەسەر چی دوایین قسم ببوورە لەسەر ئەو تەوەری ئێستامان ئەو گفتوگۆی ئێستا من تەسەورەکەم عملی سیاسی لە کوردستانە عملیەکی سەرکەوتووە اتفاقی استراتیژی بینی پارتی و یەکێتی لەگەڵ تەتەوری تاریخا لەگەڵ ئەو ئاڵوگۆڕە سیاسی کە ئەم منطقەی گرتوۆتەوە قابلی عادە نەزەرە هەندێ مادە بەسەر چوون ئەبێ لا ببرێن هەندێک تەنفیز کراون ئەبێ هەر لا ببرێن هەندێک مەسەلەن بە خەمساردی هەنێ ئۆرگانی حیزبی لە لای ئێمە و لای هەواڵانی کاگازار لای برادرانی یەکێتی نەتوانراوە تەرجمە بکرێ بۆ ئەمری واقع پێویستە ئەمانەوە بڵێن مەدی تاریخی و ئەوەی نەما لا ببرێن زائداً هاوپەیمانی استراتیژی بینی پارتی و یەکێتی بەڕەغمی گۆڕینی اتفاقی استراتیژی بەردەوامە بێ لەبەرەوەی پارتی و یەکێتی لە لیستی کوردستانی لە پەرلەمانی کوردستان لە هاوپەیمانی کوردستان لە بەغا شەراکەتیان هەیە بەڵێ سپاس کاگازات دێمە لای جەنابەت بەنیو خولەک ئەخیتە ئەوڵا من بە سپاس دەکەم بە کورد حکەمیە بکەم من پێمە نە پاکستانی کوردستان و نە بریتانین نە پاکستانی و نەهامەتی نە بریتانیان کە لە ساڵی 1000 کولی مەلەکی تیابووە بریتانیا وڵاتێکە دەستورەکەی مدەوە نییە یەکەم حیزبی سیاسی ناو پەرلەمانی بریتانی سریاڵاوە لە ساڵی 1934 یەکەم حیزبی کوردی کە لە دەستی داگیرکەرانە بۆ مەناتوە لە 1934 حیزبی وایە 1990 حیزبی جەمعیەت عالی تەرەقیە بۆ بەڵام حیزنەوە معنە مۆدێنەکەی لەبەرەوە شوپانەکەمان نبان پاکستان لەبین و بریتانیاش لەبین زۆر باشە کاک دکتۆر محەممەد پرۆسی سیاسی لە کوردستانە بەچەق بەستوی ئەمێنێتەوە هەتا ئەو کاتەی دەسەڵاتی سیاسی کوردستان جدیە بێ لەوەی کە گفتەکانی جێبەجێکات چەندین جار گفتیان ناوە بە خەڵکو و بە جێبەجێکنی ئەو پاکێجانی کە عتاڵە چیان لێ هات بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی ئێستا وعدیا کە ئێمە پاکێجەکان جێبەجێکەین چیان لێ هات وعدیان ناکە و یاسانی ڕەهەندی نیشتیمانی هەیە بگەرنەوە بڕام مناقەشیان بکەین ڕەهەندی یەکێک لەو یاسا گرنگانە یاسای ئەنجومەنی ئاسایی شەرێمی کوردستان بوو ئەوە بەو دەردە برا کە سەرۆکەکەی و ڕاوێژکارەکەی و ڕاوێژکارێکی تر جێبەجێکرا بەبێ بگەڕێتەوە پەرلەمان هەتاکو کوردستان بەم گفتانە بدرێت و بشکێنرێ و گفتانە پرۆسی سیاسی کوردستان ناچێتە پێشەوە اتفاقی استراتیژیش من حەزەکەمەوە بەڕێزانە یەک نمونەم پێ بڵێن لە تەواوی دنیاە بە وڵاتە پێشکەوتەکان دواکەوتەکان و کاگازات پێڵێنە ئێمە پەریتانیان پاکستان بە هەمویانەوە یەک وڵاتم پێ بێنەوە دوو حیزبی سەرەکی وڵاتێک لە بری گەمەیەکی سیاسی جدی مەدەنیانە بچنە اتفاقی استراتیژیەوە نەتوان ئەو گەمە جدیە بکەن کامێ ئەو نموزەجەکە گواستیانەوە بە کوردستان و یانەوە جێبەجێکن کە بووەتە مای ئیفلیجبوونی پرۆسی سیاسی لە کوردستانە بەڵێ زۆر یەک لەحظە کاک محەممەد بە من و بە خەڵک بڵێ بە بینەری ئەم شاشەیە ئێوە بڵێ لە چی یاسا و دەستورێکی وڵاتانی دنیا هەیە باسی ڕەهەندی نیشتیمانی کراوە باسی ئەو یاسایە نەکراوە کە ڕەهەندی نیشتیمانی کاتی بەرنامەکەم تەواو بوو دەبێ بمبورن بەڵێ ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها عەتا شێخ حسێن ئەندامی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ دکتۆر محەممەد مامۆستای زانکۆ و ئەندامی ژووری ڕەوەندی کوردی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆەوەی میوانی ستۆدیۆ نارتی بوو. ئازیزانی نارتی تا بیرروڕاکی دیکە هەر شاد و ئاسوودە بن.